ساڵتان لەبێت بینەرانی کورسات من هاوڕە تۆفیقم لە ئەڵخێم شوی بەرنامی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەگەرەکانی هەڵۆشانەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دیارە قسە و باس زۆرە دوایەوەی کە موختەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر داوای کرد کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵوەشێتەوە و هەڵبژاردنێکی پێشوەختە ئەنجام بدرێ. بیرروبۆچوونی لایەنە سیاسیەکانی عێراق بە گشتی ینی تا ڕادەیەک لەگەڵ ڕاوبۆچوونەکەی موختەدا سەدر هاوڕان، بەڵام میکانیزمەکان بە تایبەتی لە ڕووی یاسایی و دەستوریەوە بۆ هەڵوەشانەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجامدانی هەڵبژاردنێکی پێشوەختە لە عێراق چۆن دەبێت، بە چ ڕێکارێک دەبێت و چێ مافی ئەوەی هەیە یاخود لە ڕووی یاسایی و قانونی و چێ ئەتوانێت داوا بکات کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبۆشێتەوە. ئەم شۆ قساکەین لەسەر ڕەهەندە سیاسی و هەروەها یاسایەکانی ئەو بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر جەلال حەسەن شارەزای کاروباری عێراق کە لە ستۆدیۆ لەگەڵم بەخێر بێت. دکتۆر سپاس دەکەم. هەروەها برای بەڕێزمان کاک سامی شەبەک ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لەگەڵمانە بە ڕوخسەتی دکتۆر با لە کاک سامیەوە دەست پێ بکەین بە حکمیەوەی کە ئەزمونێکی پەرلەمانی هەیە. دکتۆر بە یارمەتی جەنابەت. کاک سامی شەبەک دووبارە سڵاوت لێبێ. دیارە ئێستا ینی قسە و باسەکان زۆر گەرمە لەسەر مەسەلەی هەڵۆشانەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەمومان نەزانین دوایەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق کرا، یعنیەوە زیاد لە 10 مانگە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست بەکار بوو و حکوومەت پێک نەهاتووە. موختەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر داوای کردووە کە ئەم ئەنجومەنە هەڵبۆشێتەوە. بەگشتی ئەگەر ئێمە لە ئێستادا دۆخی عێراق لە بەرچاو بگرین بۆ بابەتی هەڵۆشانەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، دەتوانین بڵێن ڕەوشەکە چی دەخوازێت؟ ئێوارەتان باش، سپاستن. ئێوارەت باش و ئێوارە باش بۆ میێوانە بەڕێزەکەت. بەڕاستی وەزعی سیاسی لە بەغدا ئێستا ئاڵۆزە زۆر. ئاڵۆزەکەش لەوەی دەستی پێکرد لە بیدایەتەوە ئێتاری تەنسیقی کە تاعنیان کرد لە ئینتیخابات، گوتیانەوە یعنی تەزویری تایە و حقیقت نییە و إلى آخره. ئەوە شتێکی نۆرمەڵە، یعنی دائیمەن ئەوی بدوڕێنی حجز پیا دەکاتن. بێنە سەر تەیار سەدری، یعنی بەداخەوە تەیار سەدری شتێکی باشی نەکرد لە ئینسحابەکەی. ئەگە بویست باە یعنی پەرلەمان بەهەڵشکێتەوە قەی ناکەت سەرچاو لە پەرلەمان ببایە ئەکسەریەتی هەبوو دەیتانی ئەوەی بکاتن. بەس ئیستا لە خارجی عملیەی سیاسیە لە ناو جادەیە، یعنی ئەمن واتە سەور دەکەم لە عبەک دەکا مەسەلەکەی پێشان لۆ ئەلعاب لۆ ئەخەڕە بالمەلعب. بلێ فەرموو ئەمە لەگەرتێن ئیعادە بکرێ ئینتیخابات، بەلان ئالیەتی خۆی هەیە، ئالیەتی هەیە. یەک ئەوە دەبیتن ڕئیس وزەرا تەڵەب بکە لە ڕئیس جمهوریە، ڕئیس جمهوریە موافقە بکە بیباتە پەرلەمان با ئەکسەرێتی سەوت دەنگ دەدا دەرێ فەرموو ئەمە هەڵۆشاین. باشە ڕەوتی سەدری ئیستا دەلێتن ئەمن نایلم پەرلەمان بکرێتەوە، نایلم دەرکەی پەرلەمان بکرێتەوە هەڵوەشێتەوە. کو هەڵوەشێتەوە پێم بلی بە ئینقلاب هەڵوەشێ، ئەوەش جایز نییە لە ناحەیە دستوری. دوو یعنی تەڵەباتی ڕەوتی سەدر یعنی سەقفەکەی زۆر سەقفەکی غەریبە. دەلێ نظامی سیاسی دەگۆڕم، باشی نظامی سیاسی کو دەگۆڕی؟ ئەگەر دستور هەبیتن ئەمە نظامی پەرلەمانیمانەیە. عەجەبە کورد قوەی سیاسی تر قبول دەکاتن ئەوڕۆ بگەڕێنەوە لەسەر حکمی فەردی یان مرکزیەت؟ ئەوە قبول نییە، هیچ قبول نییە، بە هیچ گوێرەیە قبول نییە. سەقفەکەی ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکاتن و ئەو سەقفەش یعنی بەرەو وا دەڕواتن ئەوی پشگیری دەکاتن سبێ ڕۆژی نەدامەت دەکات. دەلێ بابم با پەرلەمان بکرێتەوە، با پەرلەمان دانیشتن، نظامی انتخابات قانونی انتخابات بگۆڕیتن، لە پاشوی ئەمە ئارزوی خۆمان بدەرێن فەرموو بە هەڵوەشێ و حکوومەتێکی وەختی بکەنان. ئیزەن ئەوەی تەیار سەدری دەکا ئەمە بە نەزەری من عارب دەرێ لۆ ئەلعاب لۆ ئەخەڕە بالمەلعب. ئەوەش نابیتن، ئەوە ناحەی سیاسی نابی، ناحەی دستوری نابیتن. لەبەرەوەی ئەمن وات تەڵەب دەکەم لە برایانی تەیاری سەدری
با دەرکەی پەرلەمان بکرێتەوە با دانیشن خۆ دنیا نووری مالیکی خۆ ئەمە پشگیری نووری مالیکی ناکەم یعنی ئەوەی دەلێ بلێ ئەمە لەگەر هەڵوەشانەی پەرلەمانەوە عادەی ئینتخاباتە فەرم و پەرلەمان با دانیشتن با قەرار بداتن بەس تو بەچ وەزارەت نەزارێک دەرێ وەڵڵا هەڵوەشێتون و حکوومەتێکی نوێت باش کۆ حکوومەت تشکیل دەکرێت ئەگە پەرلەمان قەرار نەدە لەسەر ئەو حکوومەتەی ئەگەر وەقتی بی ئەگە تاری بی ئەگەر نەوعیشتر بیتن یان ئەنگۆ وەرن اتفاق بکەن حکوومەتێکی بێلایەن تشکیلکەن و تحديد سقف زمني بكن 6 مانك صالك وني بلا دبي انتخابات بكريتن اما تو بي او اجراءاتكو يعني كاظم بمنيتنا روا اوش جايزني ناحيه دستوري مطلقا امن يك لو شخصانا بمكا لا دستور اندام بم نسري دستور هيس قانونك هيس اوك دستورك او نابي دو بداخوة من دليم بداخوة يعني سلطة قضائية سلطة يعني شبه مستقلة يعني مستقلية أو قرارات إذا كرت أو وضعي دروس كرت محكمة دستوري محكمة دستوري نية يعني أم في الدلم نية ثلث المعطل أو دستور أو قانون النية أو إدانة قيناك الرازي من بابا نبو تفليش بو تيار صدري فرمون انقولوا انسحاب دكن انسحاب مكن اكثريه او رو انقو تحالف الثلاثي ثانيه لقى بارتي لقى سنه بدو بالي او تام بكر باي حسب نتان ثاني تشكيل كان خلاص مع ذهبوا لا اطار تنسيقي فرمون او تام بكر باي تفليش تام بكر باي برلمان بس برلمان تفليش ناكري حتى قانون الجنوية بيانكين لبو انتخابات تفليش ناكري حتى حكومتك وقتي تشكيل نكين اما ناطن برلماني هلوشيني او هي مسركه بس امن لقر بيني بلي لقر مطالبي ما لقر او شان طلب ذكا قنضلي نمينيه تبعيه نمينيه اما لقر قيناكا بس اتو يعني الرجاي دستوري تي رجاي قانوني تي او اتباع بك وإلا تو انقلاب دكي يعني اول بي كاتن وك قضيه تونس كرئيس جمهوريه يكسر حمو تفليش كردو او كرت او نظام الرئاسيه بغير نظام الرئاسي فردي باشا سبع انتخابات بيتن عين يك شيعه دبيت رئيس جمهوريه ما فعله صدام يفعله الاخ رئيس الجمهوريه الجديد يعني او الناس انا ما من اورو سياسه العراق بروت شودر او يك دو امن رخلم لو انا نير رخلم لخومانا ايما مالي كرد لو يكمل نابن يعني لست صراحه لست نظام صراع يعني لست رئيس جمهوريته لسر وزاره كان لسر كاي خو مالي خوتان ركون يا برا كرد او زبرونا بغداي بيقدن بخواي بو ريقاي بو او يبروين ما سبير روجي بخواي او مكتسباتي كا اما خبات ما كردو خطو او دستور من دانا لا اله الا الله بمان ديبون بششمانك راست يعني او شتمان دانا لبو هرم لبو او كيان سياسي اوش لدسمان دروا بخواي لدسمان دروا بخواي من قوم شخصا هيت قمنيه بهيت عربك شيعة بي سنة بي قسم بالله اعتراف يان بينا كمسكو هيت يكشان لقر قضية كردينا وقت خويا من لا لحرة جملة كم هو عادي ان كري يخسر او بعربي قلتم انتم تدفعون الاكراد الى الانفصال يعني او يكني لقر كرد بيتن بقرآن هيت كان اعتراف بيشمرقي ناكن هيت اعتراف كان اعتراف برلماني كردستان ناكن هيت كان اعتراف حقوق ملتي كرد ناكن ملتي كردستان ناكن كاك سامي ديمو خدمت جناب دست خوش به ودارم لقياداتي كردي اجا بارتي اجا يكتي اجا قران اجا حميان كاك يك دنقبن برنا بغداي صراعي خوتان ايران ببنا بغداي زرر دكن براسي زرر دكن يعني او غلطه زرر جور دكن و
نەتیجەکی خراپ دەبی. دەستخۆش دێمەوە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵی پرسی دیکە بەڕاستی سوپاس دەکەم شیکردنەوەیکی زۆر وردە کرد بۆ دۆخی عراق هەم بۆ مەسلەی یاسایی و بە تایبەتی سیاسی بۆ هەڵۆشانەوەی ئەنجومەنی نوێنەرانی عراق دکتۆر جەلالانیەوەی کە کاکسامی ئاماژەی پێدا بەڕاستی ینی کۆمەڵی خاڵی باشی وروژان بە تایبەتی لە ڕووە سیاسیەکەوە لە ڕووی یاسایەکەەوە ینی ڕاستە ئەوەی کە دەبێت داوا بکات ئەنجومەنی نوێنەرانی عراق هەڵبۆشێتەوە خۆ ئێستا ڕۆتی سەدر لە ئەنجومەنی نوێنەران نەماوە بە چ سیفەیەک داوا ئاکات ڕێکارە یاسایەکە ئەوەیە دەبێت سەرۆکوەزیران داوا بکات لە سەرۆکۆمار دواتە سەرۆکۆمار بۆ ئەنجومەنی نوێنەران بەگشتی ئەمەی کە دەگوزارێت لە عراقدا ئەمە وەکەوەی کە کاکسامی ئاماژەی بۆدا شێواندنی یاریەکەیە و تێکدانێتی زۆر سپاس کاگەوڕێ سلااو ڕێزم بۆ کاکسامی بۆ بینەرانیش یەک مادە لە دەستورە میکانیزمەکان دیارەکە کاویش مادەی 64 مادەی 64 ئەڵێ لەسەر داوای یەک لە سەرسەی ئەندامانی پەرلەمان یاخود لەسەر داوای سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە داواکە ئاڕاستی سەرۆک کۆمار بکات داوای هەڵوەشانەوەی پەرلەمان بکات و ئەمە ئاچێتە دەنگدانەوە ئەبێ دەنگدانەکەش ئەغلەبیەی مطلقا کاکاتە نیوەی ئەندامانی پەرلەمان زایدەن یەک نیوەی ئەندامانی پەرلەمان زایدەن یەک دەنگی بۆ بۆیە هەڵوەشێتەوە یعنی کە تقریبا نەکاتە با بڵێن 329 بکەی بە دوو بەشە نزیکەی 1667 ئەندامەکات ئەبێت دەنگی بۆ باو هەڵی بۆشێنێتەوە پرسیار لێرە ئەوەیە کە ئەمە تاکە میکانیزمێکە کە دەستور ئاماژەی پێیاوە بەڵام ئەوەی کە گرفتە دایمەن لە دەستوری عێراقیاوە بووە زۆر جار تەفسیری مادە دەستوریەکان بە شێوازێکی سیاسی کراوە ئایا ئەم میکانیزمێکی حەسریە کە لە دەرەوەی میکانیزمێکی تر ناتوانێت پەرلەمان هەڵوەشێنێتەوە یان میکانیزمێکە مادام دەستور لە میکانیزمەکانی تر بێدەنگە هیچی نەوتووە بۆ نمونە نەیوتوە بەم شێوازێکی ئێستا مختەدا سەدر بەڕێوەیە بە ئەکرێ بەم شێوازەش هەڵوەشێتەوە مادام بێدەنگە نیشانەی ڕەزامەندی دەستورە لەسەری گرفتی دەستور لەوەیە ئەو لایەنەکان بە ئارزوی خۆیانەکەن ئەجینا ئەمە ئەگەر میکانیزمێکی حەسریە تاکە میکانیزمە ئەمە ئێستا سەدرێکات جۆرێکە لە ئینقلاب بەسەر پەرلەمانە خۆ ئەگەر با بڵێن ئەوەی کە فەلسفەی پشتی با بڵێن هەڵوێستەکەی مختەدا سەدرەوەیەکە ئەڵێ خەڵک دەنگیاوە بە پەرلەمان هەر خەڵکیشە لە ناو پەرلەمان خۆی پەرلەمان هەڵەوەشێنێتەوە بەڵام ئەو خەڵکە لە سەتی ئەوان کە دەنگیان با بڵێن هەر ئێتاری تەنسیقی بەدەر لە باولین هێزی یەکێتی کە و کاتە لەگەڵیانە تەحالفی کردبوو نزیکەی 58 ئەندامی خۆیانیان هەیە ینی تۆ لاینکەم ڕێزگرتن لە دەنگی ئەوانیش خۆ ئەبێ وەکو وەگەرە فەلسفەکەەوە بێکە پەرلەمان بە دەنگی خەڵک لەوێ خۆ بە دەنگی خەڵکی ئەوانش لەوەیە ڕێزگرتن لە ئیرادەی ئەوان گرنگە وەکو مادە دەستورێکە گرفتی گەورە لەوەیە کە ئایا عەلا سەبیل الحەسرە ینی بە تایبەت ئیلا ئەو میکانیزمایکە یان مادام دەستور لە میکانیزمەکانی تر بێ دەنگە ئەکرێ ئەوە بکرێ بەڕای من میکانیزمەکە حەسریە تاکە ڕێگایەکە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان بەڵام ئەمەی سەدرێکە جۆرێکە لە ئینقلابێکی سیاسی بەسەر من ناڵێم ئینقلابەکە باشە یان خراپە سەریاسە و دەستوری بەڵێ ئەمە شەهر دوێنێ مالکی لە تەسریحەکەی خۆیان باسیەکە کاڵێ ئەگەر بێت و باز لە هەڵوەشانەوەی پەرلەمان و با بڵێن میکانیزمەکانی تریش بکرێت تەنها لە پەرلەمان ئەمە ئەکرێ چوە پەرلەمان ئەبێ لە ئاخیرە ئەگەر تەنان ئەنجا گرفتێک لێرە هەیە ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئەمە با بڵێن لایکێنەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم داوای ئاراسی سەرۆک کۆمار بکات سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاربڕێکەرە ئایا سەرۆکێکی ئەنجومەنی وەزیرانی کاربڕێکەر دەسەڵاتی ئەوەی هەیە لە کاتێکا دەسەڵاتی نردنی موازنەی نەبێ بۆیە مەسەلەن قانونی ئەمنی غیزاییان بردە پەرلەمان لەبەرەوەی کە پێشتر چوو بوو پەرلەمان خۆی تەنانەت دادگای فیدرالی کە باڵێن یاسایەکە لە تاعنیدا بەڵێ ئەنجومەنی وەزیرانەوە چوو بووە پەرلەمان تاعنی لێیە ئاخری پەرلەمانتاران خۆیان یاساکەیان ناردە پەرلەمان ینی گرفتەکە لەوە ئایا ئەنجومەن ینی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کاربەرەکە دەسەڵاتی ئەوەی هەیە ئەم داوایە بکە حتممە نەمەشیان نەخێر چونکە ئەو کە ئەنجومەنە کاربەرەکەرە لە دەنگی ڕاستەقینەی خەڵکەوە نەهاتووە ئەویش گرفتەکان زۆرن گرفتی یاساین بەڵام خۆمان ئاگادارین یاسا بریتە لە هەر ئەدەواتێکی لاستیکی بەدەستی ئەو لایەنانەی کە زاڵێک بەقەت باڵای ئەو لایەنی کە خۆی مەبەسێت بێزبێت ینی ئێستا سەدر تۆ چۆن مامەڵە لەگەڵ سەدراکەی لە کاتێکە نزیکەی با بڵێن ملیۆنێک شوێن کەوتە 2 میلیۆن شوێن کەوتەی هەیە لە ناویانە 40-50 بدۆتە پەرلەمان ینی تۆ ناتوانین لەگەڵەمە هیچ مامەڵەیە بکەی ینی ئێستا یەک گرفتی سەرەکی ئەوەیە کە ئێمە هێزی سەدرمان بینیوە لە پەرلەمان بەڵام ئەگەر هێزێک هێزی ئیتاری تەنسیقیش ببینین ڕوبەڕوویەک بنەوە لەگەڵ هێزەکانی سەدرا
من پێم وایە عێراق چارەنووسێکی زۆر خراپ چاوەڕێەکەت هەر خۆشیان شیعەکان ینی دریشان بۆ کرد ئەوە بۆ ڕۆژی کە ینی لایەنگرانی چوارچەوەی هەمانجی هاتنە دەرەوە بۆی کە نزیک بنەوە لە باڵەخانەی پەرلەمان و ناوچەی سەوز هەر زوو بانگەوازیان بۆکردن سەرکردەکانیان کە دوورکەونەوە بۆ پێکدادانە نەبێت پێکدادان نەبێت ئێستا پێکدادانەکان تا ڕادێک وەستاوە لە بەرەوەی هێز یەک لایەنە بینین ئەمە یەک دوو لە بەرژەوەندی شیعەنی لە ئێستاە پێکدادانی گەورە بکات سێ مەرجعی باڵێن مەرجعی سیستانی لازال زیندووە و پێی وایە کە نابێ ئەم شەڕە ببێ و ئێرانیش کە یاریکەرێکی باشە لە ناو ساحەکەیە پێی وایە کە ئەم شەڕە لەم کاتەیە لە بەرژەوەندی شیعەکان نیە بەڵام گرفتی گەورە لەوەیە کە ناکرێم احتیمالش دانەنێنێمە احتیمالێکی تایە کە بەتایبەت نووری مالکی کەسی حەوت کورسی هەیە بەدەر لەو کورسیانەی کە لە دوای ئیستقالی ئەندامانی سەدرەوە بەدەستی هێناوە با بڵێن ئەتوانێت ئەگەر بێت و هێزەکانی خۆی بێنێتە سەرجادە چکۆت مەترسی زۆر لەسرە بەتایبەت لە دوای تەسریباتەکانەوە ئامانجی سەرەکی مختدا سەدرە و مختدا سەدرە مەشی نەشاردوتەوە و چەند جار ئاماژەی بەوە کردو کە فاسدین جێگان نابێتەوە لە عێراقا سوێندی بەسەری حوسێن خواردووە سوێنی خواردۆ بە خوێنی حوسێن کە ئەبێ ئەوان لە عێراقی داهاتوانە بن و لە چەند تویتێکی پێشەوە شاڵێ ئێمە ناچینە هەڵبژارنێکی داهاتووە لەگەڵ فاسیدەکانە کەمە بەستی زیاتر نووری مالکیە و تەسریباتەکانی مالکیش دیارەکە چەند ئاراستەی مقتدا کراوە و مقتدای بە دوژمنی سەرەکی خۆی داناوە وڵێ من هێزی زۆر دروستەکەم لە بەرۆی مقتدا ئەگەر بێتە سەر دەسەڵات یەکەم کەس کە شوێنی ئەکوێ منم جا یعنی لە کاتێکە ئەگەر بێت و مالکی وەکو شەخص بکەوێتە مەترسیەوە حتمما گرفتە گەورەکە لە یاڕوەیە و تەسەورەکەم شەڕێکی ناوخی خوێناوی ڕووبە بەڵام ئایا ئاگاتە ئەو کاتە یان مختدا سەدر ئەتوانێت بە پلانێک بە میکانیزمێک نووری مالکی بێنێتە دادگا و ئەو دەمە نەیاسا نەدەسەڵاتی یاسایی نە دادگاکان نە دەستور نە پەرلەمان هیچ ینی ئەو سوودەی نەبێەوە ئەو ڕێگریە لە ئێستاە فایق زێدان وەکو سەرۆکی با بڵێن ئەنجومەنی قەزای عێراق ینی تا ڕادەیەک تۆمەتێکی لەسرە بەوەی کە هەندێک دعاوا هەیە دژی مالکی نەیجوڵاندووە بەتایبەت با بڵێن ئەو ڕۆژنامە نووسێک کە تەسریباتەکانی کرد علی الفاضل ئێستا باسیەوەکە کە لە هەموو شوێنێک فایق زێدان نییە بۆیە من لە دەرەوەی وڵاتیش بێ ئەم شەکوایە دژی مالکیە جوڵێنم بۆیە هەستەکرێت تا ڕادەیە کە قەزا لە ئێستاشە قەزا تا ڕادەیەک بەلای ئەوایە بەڵام لە کاتێکا گەر هەنگاوی لەوە گەورەتر بنرێ بمایە نە حکومت دەوریەمێنێت بەو شێوازە نە قەزاش و نە دادگای فدرالی و نە پەرلەمانش کە ئێستا لە ئێستا پەرلەمان خۆی پەچی کەوتووە بەڵێ دەست خۆش دکتۆر ژەندێم و خزمەت جەنابەت بەڵێ کاگێ سامی ینی مەسلەیەکی دیکە بەدەر لەوەی کێسە باز دەکرێت هەر لەم نێوەندەدا کە داواکان ینی بە ئاراسی هەڵۆشانەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەتی لەلایەن ڕەوتی سەدرەوە ینی کۆمەڵێک پێشنیاز و کۆمەڵێک هەوڵی جدی هەیە لەلایەن سیاسیەکانی شیعە و هەروە سیاسیەکانی عێراق بەگشتی و هەروەها لەلایەن ینی ئەمریکا و ئێران و ئەنجومەنی باڵای نەتۆ یەکگرتووەکانیش ینی لە ڕێگەی نوێنەرەکەیان نوێنەری باڵایان کە لە عێراقدا هەیە بلاسخارد ینی دوو بژاردە هەیە ینی بە تایبەتیش ینی سەدر خۆی ئەوەی ڕاگەیان لە چەند ڕۆژی ڕابردوو دەڵێ با حکوومەتەکە پێک بێت و کە پێک دێت نابێ ینی سەدرەکان بەشدار بن تێدا نابێت دەوڵەتی یاساش بە سەرۆکایەتی مالیشی بەشدار بن تێدا ئەم ڕێگە چارەیە پێ دوایە ینی لە بەرامبەرە نووری مالیکی وەکو دەوڵەتی یاسا پەسەندیەکە و توانین بڵین تا ڕادەیە گرێکوێرە سیاسیەکان بە ئاراسی کرانەوە ئاڕوا لە داهاتوودا من باعتقادم ئەو سیاسیانە عسکەری قەدیم مستحیلە تەنازل بکەن دەنگت ناگاتێ دەنگت توانین بەردەوام بێ لە ئێمە جۆمان لێ بوو کاک سامی فەرم باش ئەمن وا تەوەقع دەکەم باش نە شیعە نە سنە موافق نینە لەسەر مەوزوعی حکوومەتێک بێلایەن ئەوە نییە بێلایەن لە عێراق نییە کەلیمەی بێلایەن ئیسبات بوو لەو انتخاباتانە کە چەند مستەقیل بوون امتداد و ئەوی دیکان و ئەوی دیکان تێگەیشتی بێلایەن نەبوون لەگەر تەرەفێکی بوون ئەوە یەک یانە تۆ حکوومەت تشکیل دەکەی لەکوێ تشکیل دەکەی لەکوێ دێنی بێلایەن لەکوێ دێنی بێلایەن دێنی یەک دەڵێ ئەم بێلایەنم تەرەفی شیعەنە ئەو تو ڕئیس وزەرا مەقتوعە یعنی قەطعیە لە بۆ شیعەکانە لەکوێ دێنی شیعە ئەمن یەک ئەوم هەیە ملاحەزەم هەیە لەسەر تەیار سەدری بەداخەوە یعنی ئەمن دژی تەیار سەدری نیمە
مطالب يعني سقفی زۆر بڵندە یەک دوو نازانم ئەنگۆ کە ئەعلامین ملاحەزەتان کرد ڕۆژێک یەکێک جلکی ئامونی لەبەرکردی ئامون بەڵێ چۆ پەرلەمان بەڵێ دەزانی جەنابەت ئاموچێ ناو پەرلەمان لەسەر منەسەی ڕاوەستایە گۆپاڵێکی لەدەستە وەک ئامونی ئەوانی شوتاف دەکەن بە حیاتی ئەوە معنای چییە؟ ئەگەر سیاسەکان تێبگەن ئەگەر مراقب سیاسی تەماشاوی بکە ئەوە معنایەکی زۆر میمە یعنی تیار سەدری دەیەوێتن خۆی بێتە سەر حکوم و خۆی بیتە ئامون و خۆی بیتە مەرجعیەتی شیعە ئەوەش قبول ناکرێ ئەوڕۆ سراعەکەیە سراعەکی دەولی هەیە لە عێراق سراعەکی ئیقلیمی هەیە لە دەولەت ئەوڕۆ فەرمو ئێران نفوزی هەیە لە ئێران ئەو دەبی ئەوە ئینکار نەکەین یعنی عەجەبە ئێران قبول دەکا یەکێک بێتن بلێتن ئەمن مەرجعیەتم ئەوڕۆ سراعی مەرجعیەت بەقووەتە لە عێراق مەرجعیەتی نەجەف هەیە مەرجعیەتی قوم هەیە ئەوانە عایدی وانە ئەوانە عایدی ئەولانە عەجەبە کێ قبول دەکاتن یەک بێتن تێگەیشتی بە ناوی مستەقل حکومی عێراق بکاتن ئەوە مشکلەیە یعنی ئەم بەداخەوە دەلێم یعنی ئیشەکە گەیشتە لوتکەی یعنی سبەی ڕۆژێ کو تەیار سەدری جەماوەری خۆی هەیە جەماوەرەکەی خۆشی کوێیە ئەو برسیانەنە ئەو عاتیلانەنە ئەو إلى آخره بەس مقابلی وەی ئیطاری تەنسیقی جەماوەری خۆی هەیە زائیدەن ئیطار تەنسیقی مسلحە يعني ئەجنحەی مسلحی بقوة هەیە ئەگەر بێتن تەیار سەدری لەو مووقفە ببینێ نەتیجەی خراپ دەبیتن ئەمن مهم نییە لەکن من ئەوانە ڕۆژێک ئەمن ناو پەرلەمان شەڕ بوو لە بینی تەیار سەدری و لە بینی حزبی داوە بۆ شەڕ برادرێک لە برادەرەکان ناوی نالێم قیادیە لە یەکێتی هەستا گوتی با بچمەوە گوتم کاکە برامە تو سەحقت لەوانە هەیە ئەتووەرە دەردی خۆت بخۆت وەرە دەرمانی خۆت پیا بکە ئەتو چ علاقت لەوانەیە ئەوانە ناگەرە نەتیجە دانیشە لە جێ خۆی قەولم ئەمە دەبی لەو ئەسنایی کە ئەو سراع دەکرێت لە بەغدای ئەمە ئیستفادەی لێ بکەین ئەمە هێزمان بەقووەت بکەین ئەوڕۆ پێشمەرگەمان یەکلا بکەین یعنی یەک قووەت بیتن بێتن حزبە لایەنە سیاسەکانی کوردی یەک دەنگ بن یەک هەڵوێز بن ئەوە حەقمان لە ئەوان سراعی وانە خلاص نابی عەزیزم سراعی وانە شیعە خلاص نابی ئەوڕۆ مقتدا دەیەوێ ئەم دەلێ ئەمن مەرجعیەتی شیعەمە و ئەمن حکم بکەم ئەوەش قبول ناکرێت ئەو سراع و ململانەتوندەی کە لە بەغدا هەیە و لە نێوان لایەنە سیاسەکانی کاک سامی ئەمە تا چەند ینی پریشکی بۆ کورد دەبێەوە تا چەند کورد زەرمەند دەبێتایە بەڕاستی ئەگەر بەم جۆرە دۆخەکە لە بەغدا بەردەوام بێت ئەتوو تاریخی عێراقی حەدیث بخینە لە 2003 حتى ئیستا کورد زەرمەند بووە یعنی ئەتوو بگرە ئەیاد عەلاوی هاتە سەر حکوم بەخوا لۆ کورد خراپ بوو دزانی ئەیاد عەلاوی چی کرد ئەیاد عەلاوی هەستا تراکتۆر و مەکینەی زراعی هەموو لەسەر عارەبە هاوردەکان لە کەرکووکی تەوزیع کرد ئەومان لۆ لە فکر دەچیتن ئەوە دوونەیە تاریخە تێگەیشتی مالیکی هات معاشی ئێرەی بڕی لە پاشوی حەیدەر عیبادی هات کەرکووکی داگیر کرد لەگەر قاسم سولەیمانی لە پاشوی کازمی هات هیچی نەکرد لۆ کورد هیچی نەکرد لۆ کورد بالعکس هیچی نەکردێ لۆ کورد حتى ئێستا ئەتراف ناکرێ بە خودای شیعەکان نالێن پێشمەرگە دەڵێن میلیشیاتت کوردیە دەبا ئەمە چارەی خۆمان بکەین ئەمە چه حەقمان لە بەغدایە بەغدا ڕاستە ئەگەر تێک چوو وەزعەکە وەزعێرەش تێک دەچی ڕاستە بەس ئەمە چ دەورەمان هەیە لە بەغدای چ بکەین لە بەغدای چ بکەین لەگەر تەیاری اتفاق بکەین ئیطار تەنسیقی لێمان عەزیز دەبی لەگەر ئیطار تەنسیقی بکەین تەیار سەدری لێمان عەزیز دەبی باشە ئەمە چ بکەین خۆ نێوەنگیریشمان پێ ناکرێت تا ئێران بەو ینی قورسایی خۆیەوە ناتوانێت نێوەنگیری ئەوەش ناتانی یان ئەلفی بگری یان با بگری باشە ئەلف دەگری با لەسەر هەڵدەستی با دەگری ئەلف لەسەر هەڵدەستی بەڵام ئەگەر بێتن ماڵی کوردستان یەک دەنگ بن یەک هەڵوێست بن قەسەم بالله هەموو دەنگمان ئەمە وەختی خۆی لە جەمعیە وەتەنی لۆ تانیمان یعنی میزانی کوردستان لە 170 وەرگرین لۆ تانیمان
ئەو قەراراتانە کە دەردەچوو لە جەمعیە وەتەنیە هەموو لەسمە بوو. بەغداد لە دەسمە بوو، لە کوردان بوو، بەغداد لە دەست کوردان بوو. عەزیزم شورتە مرورەکردنەوە شورتیەکی مرور لە بەغدایە نەبوو، کورد دەیپارێزی بەغدا. ڕئیس سەرکانمان کورد بوو، مدیر مخابراتمان کورد بوو، مدیر استخباراتمان کورد بوو، وەکیل وەزیرەکان کورد بوو. هەموو ئێستا چەند کورد مایە لە بەغدایە لۆم حساب بکە. کێ مایە لە بەغدایە؟ ڕئیس ئەرکان لە دەستمان ڕۆی، مدیری استخباراتی وەزارەتی زۆربەی پۆستە گرنگەکان لە دەست ئامی وەزارەت هەموو لە دەستمان ڕۆیشتی کاش خۆ نامان دەنیش. ئەگەر یەک هەڵوێست نەبی یەک دەنگ نەبین ئەمە یعنی زەرەر دەکەین، زەرەرێکی زۆر دەکەین. چکو ئەوڕۆ ئەو حرەکەیە کە مقتەدا دەیکە بەرەو حکمی ڕئاسی بەرەو هەڵوەشانی پەرلەمان، ئەوە زەرەرە لۆمە، زەرەرێکی زۆر گەورەیە لۆمە. زۆر باشە کاک سامی ژیان دێمە خزمەت جەنابەت دەسەکان خۆش بێت. دکتۆر جەراب، ینی مەسلەی یاسا و هەروەها تەداخولکردنی لایەنە سیاسیەکان تێدا لە ڕابردوو بینیومانیانی کە وەکو جەنابی شتامەژەت پێدا بە چ شێوازێک و بە چ ئاقارێک براوە دۆخەکە. بەڵام ئێستا ینی مەسلەیەکی دیکە هەیە، نوێنەری نەتەوەیەگرتوەکان تا ڕادێک لە عراقدا جموجوڵی هەیە و لە زۆرێک لە بابەتەکانە ینی ئەو قورسایی خۆی بەکارێنێ. نەتەوەیەگرتوەکان ئەتوانێت ینی لە ڕێگەی نوێنەرەکەی و پارێزەری یاسا و دەستورەکانی عراق بێت یاخود نەخێر ئەوانیش لە ڕۆی یاسای و قانونێکەوەی چیان پێ ناکرێت تەنها نێوەندگیریەکی سادەیە. نەتەوەیەگرتوەکان لە مێژووی ململانەکانە تا ڕادەیەکی زۆر تاریخی باش نییە، ینی نەیتوانی وە ململانەکان حل بکە. ڕەنگە توانی بێتی تا ماوەیەک دوای بخات تا ماوەیەک هادییان کاتەوە، بەڵام لە ئاخیرا ململانەکان نەتەوەیەگرتوەکان نەیتوانێت لە زۆربەیانە تەرەفێکی یەکلاکەرەوە بێت. هەر بە نمونە ینی لە ساڵی 2005 و 6 و 7ەوە تا ئێستا لە قەزەی کەرکووک یونامەی ئیشەکە کەسەر بە نەتەوەیەگرتوەکانە ئیشێکی زۆری کردو، تەنانەت لە ساڵی 2009 تا 2010 هەموو پێکاتەکانی کەرکووکی ڕێک خستەوە، بردنیا ئەردەن لێشە بۆ ئەڵمانیا بەیەکەوە مناقەشاتی زۆریان کرد لەسەر قەزیەی داهاتووی کەرکووک و ناوچە جێناوەکان، بەڵام نەگەشتە چارەسەرێک وە لە زالیش هێشتا هەر لە قۆناغی سەرەتایە کێشەی کەرکووک کە یونامی خۆی سەرپەرشتی کردووە و ئەوە ناشاردرێتەوە. لە ئێستا UN بەڵێ ڕۆلی کاریگەری هەیە بە حکمیەوەی کە لە حاڵەتی ململانەیە کە بەرەو ئەوە چێ پێکدا بدرێ هەموو لایەنێک دەتوانێت کاریگەری خۆی لەم بینەیە دەربخا، بەتایبەت پلاس خارد خۆی ئافرەتێکی چالاکەوە لە زۆر قەزەیە بۆ نمونە توانیوێتی قسەی باش بکات، بە نمونە هەر لە قەزەکانی هەرێمی کوردستانە چەند جار سەردانی هەردوو لایەنە سیاسی گەورەکەی کردووە و لە بەغاژ ئێوێ ڕۆڵێکی تایبەت بەخۆی بجێڕێ. بەڵام ئایا توانێک لاکەرەوە بێ ئەمە شەر زەحمەتە بۆیە قسەی بلاس خارد تا ڕادەیەک لاکەرەوە نییە لەبەرەوەی کە مێژویان باش نییە، بەڵام ئەتوانێت ڕۆڵێکی میانگیری بجێرە لە نێوان هەردوو لایە بە حکمەوەی کە نەتەوەیەگرتوەکان بێلایەنە. ئەم بێلایەنە چەند جار گرفتی بۆ دروست کراوە، ینی بۆ نمونە لە ئەیلانکردنی نتایجی انتخاباتە بلاس خارد لەگەڵ یەکەم ڕۆژ کە دادگای فدرالی نەتیجەکانی ئەلان کرد بلاس خارد پشتگیری کرد، مقتەدا سەدەر پشتگیری بلاس خاردی کرد، بەڵام هادی عامری و با بڵێنەوانی کە لە ئیتاری تەنسیقی بوون پێیان وابوو تەزویرێکی زۆر کراوە، تەنانەت هێرشێکی زۆریشان کردە سەر بلاس خارد لەو کاتێکگرتوەکانیشان بەلایەنگر بۆ مقتەدا سەدەر داناوە. لەبەرەوە عادەتەن هەر لە عێراقا خۆی سیاسەت وا بەڕێواچێکاوەی کە لەگەڵت نەبێ ئیتر تۆ ڕەنگە زۆر گوێی لێ نەگری، بەڵام لەم کاتەیە لەبەرەوەی حاڵەتی عێراق زۆر حساسە هەستیارە و بەرەوەواچێکە شەڕی با بڵێن شیعە نزیک یان لانی کەم احتیمالی ئەگەرەکانی ڕوودانی زیاتر بوو بێ لەم کاتە ڕەنگە بلاس خارد بتوانێت تا ڕادەیەکیشی خۆی بکە، بەڵام ئایا سەرکەوتوو بیان ئەمە شەر کێشەیەکی تر. مەسلەی پێشتری جەناب دامەژت پێدا مەسلەی دادگای باڵای فیدرالی عراق بینیمان لە ماوەکانی ڕابردوو ینی ڕۆڵی هەبوو لە یەکلاییکردنەوە و دەرکردنی کۆمەڵێک بڕیاری گرنگ لەسەر دۆسیەکان لە عراق پەیوەندی بارێمی کوردستان بە بابەتی زۆر گرنگ و هەستیارەوە، بەڵام لەم بابەتەیە هیچ ڕۆڵێکی نییە و هیچ دەنگێکی نییە. ئەمە بۆ لایەنگری ئەو دادگایە دەگەڕێتەوە کە پێشتر تاوانباری کرا لەلایەن مقتەدا سەدرەوە بۆ چوارچێوەی هەمانگی یان ئەو کارەکەی چێکە دادگای فدرالی لە ئێستاە دادگایەکی با بڵێن لاوازە و پێشتریش لاواز بۆ بەس لە هەندێک قەزیە توانی لە دوای ئەعلانی نەتایجەوە مووقفێکی یەکلاکەرەوە بنوێنێ و تا ڕادەیەک سۆزی عێراقیەکانی بەلای خۆیان ڕاکێشایەوە کاکرێ کاریگەر بێ، بەڵام دادگای فدرالیش لە کاتێکا بەهێزە کە تۆ حکومەتێکی بەهێزت هەبێ، چونکە دادگای فدرالی
با بڵێن هێزێکی عسکەری سربەخۆی و حەشدێکی شعبی سربەخۆی نییە کە بیپارێزێ لە چەند ئەندامێک پێک هاتوون ئەندامەکان نزیکەی پێم وایە نۆ ئەندامن لە ئێستاە یعنی تۆ ئەگەر پارێزەرێکیان نەبێ و بەهێزی تایبەت بەخۆیانان نەبێ بێ حکومت بیان پارێزێ بۆیە لە ئێستا مووقفیان زۆر لاوازە و کارکردنی دادگای فدرالیش بەردەوام لەسەرەوە وەستێکە سکاڵا بکرێ لەسەر ئەو بەندە دەستوریانەی کە هەیە و زۆر جار ینی حتا با بڵێن بەشێک لە تۆمەتی تێکچوونی باری سیاسی عراق ئەگەڕێتەوە بۆ ئەو بڕیارانەی ئەو با بڵێن بڕیارانەی کە لەسەر دەستور دەریکردن لە ماوەی پێشوە بە تایبەتەوەی کە ناونرا ثلوثی معطل سەیەکی پەکخەر کە ئەمە تەفسیرێکی تازە بوو بۆ مادە دەستوریەکان بە تایبەتەوە مادە دەستوری کە باز لە ئەوە ئاکات بۆیە ئەبینی ئەوە بە بەشێک لە معاناتی عراقکان داهاندرێت کە دادگای فدرالی کردوێتی دادگای فدرالی یەک گرفتێک هەیە لێرە دادگای فدرالی خۆی ئەو پرسیارە زۆرەکرێت لە دەریشەوە با بڵێن ئایا ئەکرێت دادگای فدرالی یەک لایەنانە پەرلەمان هەڵوەشێنێتەوە بە حکمەوەی کە پەرلەمان نەیتوانیوە بە ئەرکە یاسایەکەی خۆی هەستێک کە هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و پاشان سەرۆک کۆمار و پاشان دەنگدانە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوەش تا ڕادەیەکە چیە بوو تا ئێستا لە عێراق لەبەرەوەی کە مادەیەکی دەستوریمان نییە ئەم ئەرکە لێک باتەوە و ئەگەر بێت و دادگای فدرالیش بێوێ پەرلەمان هەڵوەشێنێتەوە ناتوانێت دەنگی خەڵک هەڵوەشێنێتەوە چونکە میکانیزمەکە دادگای فدرالیتیانە تەنها لە دەستوری شاوە نەهاتووە ئەگەر پەرلەمان نەیتوانی بە ئەرکی خۆی هەستێ ئەوە دادگای فدرالی ئەتوانێت هەڵیوەشێنێتەوە بەڵام لە عێراقا یاساکان لاسیکین وەک باسیشم کرد هەندێک لایەنەکان بێدەنگی دەستور لە هەندێک قەزیە بە ڕەزامەندی دەستور داهێنن مادام دەستور لی بێدەنگەمانەی وایە طبیعیە و ئاسایی ئەگەر بیکەین ینی ئەو شتانی لە دەستوران بە حەسری دانانن بڵێن تەواوی تر دەستور کە وای وت بڕانوێتیەوە دەستوری عێراق تا ڕادەیەک دەستورێکی لاسیکیە دوو جۆر دەستوری سەرەکیمان هەیە دەستورێک هەیە کە زۆر ڕقوتەقە ینی مامەڵەکردن لەگەڵ یا ڕقوتەقانەیە دەستورێکمان هەیە نەرمە دەستوری عێراقی نەرمە نەرمبوونەکەی تا ڕادێک توانیوێتی ئەزمەکانی عێراق دوا بخاتە ئێستا عێراق نەتەقێتەوە حەلی نەکردو بەس دوای خستووە بەڵێ دوایە خا بۆ چونکە دادگا بەم شێوەیە تەفسیریەکە دادگای داهاتوو بە شێوەیەتر تەفسیریەکە لایەنە سیاسەکان بە شێوەیە تەفسیریەکەن دەستورێکی نەرمە هەرکەس بەلای خۆیان ڕایەکێشێ ئەگەر دەستورێکی ڕقمان هەبووە ڕەنگە هەر لە 2010 بێکدادانەوەمانە ڕووی باە وەوەشی کە چاودێرانی ینی بەڕاستی یاسایی کە گلەیەکەن لە دۆخی عێراق گەڵن تاوەکو ئێستا ینی لەو سەردەمانی کە پێدا تێپەڕیوە چەندین دەستوری هەبوو کەم بۆ وڵاتێک ینی شتێکی زۆر نامۆیەتەوە لە ماوەی 100 ساڵا چەند دەستورێکت بگۆڕێت بەڵێ هەر لەوەش زیاتر بەدەر لە دەستوریش ینی ئەگەر حسابی کە تەسەوەرەکەم زۆرترین ژمارەی کابینەی وەزاری لە عێراق بووە تا ئێستا ینی من ئەحسایەکەم کردبوو لە ساڵی 21 کە یەکەم کابینەی وەزاری لە عێراق دامەزرا تا ساڵی 58 بۆ هەر ساڵێک 1.4 کابینەی وەزاری هەبووە بۆ هەر ساڵێک ینی دوای ئەوەش ینی چەندین کابینەی وەزاری هات و ئێستاش لە ئێستا ینی بارودۆخی عێراق بە شێوەیەکە کە کابینە لە دوای کابینە دێ و دەستور ینی لەبەرەوەی لە 2005 دانراوە و لەبەرەوەی کاریگەری بارودۆخێکی انتقالی بەسەرەوە وەکە عێراق لە دیکتاتۆریەتەوە بەرەو دیموکراسی هەنگاوی ناوە ئەمە وای کردووە کە دەستور زۆر گشتگیر نەبێ لەو بارانەیە چەندین کێشەی زۆرێتە پێشەوە دەستور هیچی لەسەر نەوتووە لایەنە سیاسەکانیش بەم با بڵێن ململانەی ئێستایان ناتوانن تەفسیرێکی مقنع و قانونی بن بە با بڵێن بابەتەکانی دەستور بۆ کێشەی زۆرتر لە عێراق سەر هەڵەیە دەستخۆش دکتۆر جەلالیان دێمە خزمەت جەنابەت بەڵێ کاگێ سامی ینی مەسەلەی وڵاتانی هەرێمایەتی ئەوانەی کە هەژمونیان لە عێراقدا هەیە و هەمووشمان نەزانین ینی ئێرانێکێکە لە وڵاتانی کە هەژمونێکی بەرفراوانی هەیە لە عێراقدا و ئەوەی کە بەخواستی ئێران نەبێ بە تایبەتی لە عێراق ناگوزەرێ بەڵام ئەبینین ئێستا ئەوەی کە نێوماڵی شیعەیە بۆتە دوو بەش ینی بەشیشان بە تەواوەتی لەگەڵ هەژمون و ئەو بەرژەوەندیانی ئێراندا یەک ناگرێتەوە یەکانگیر نییە ئێران ڕاستە چەند جارێک لە ڕێگەی قانیەوە کە سەردانی عراقی کردو یوسێتی ئەم کێشە قوڵە لە نێوماڵی شیعەدا چارەسەر بکە بەڵام نەیتوانیوە پێ دوایە ئێران و هەندێک لە وڵاتانی دیکەی هەرێمایەتی کە بەرژەوەندیان لە عراقدا هەیە ڕازێ بن بۆی کە ئەم دۆخە ئاوها بم چەقبەستویە و بم تاریشێ بمێنێتەوە خۆی ئیران ڕۆلێکی زۆر بەقوەتی هەیە ئەوە عفەن دەنگکە بڕە بەڵێ جۆم لێ توانین بەردەوام بی گوێت لێ مۆزوعی ئێران وەزعێکی زۆر غەریبە خۆت دەزانی لە بیدایەتی انتخابات یعنی
سەفیری ئیرانی باشکرا گوتی ئەمە لەگەر تەوافقینە لەگەر ئەغلبیەت نینە یعنی ئەوەی گوت یعنی ئەوە مطلق بوو قەزیەکە لە پاشوی مووقفی ئێران ڕاوەستا لەسەر یەک نقطەی قەزیەی اتفاقی نەوەوی اتفاقی نەوەوی ئەوڕۆ ڕۆلێکی بەرزی هەیە لە مۆزوعی عێراق و منطقە انتظاری ئەوەی دەکاتن ئەگەر بێتن اتفاقەکە نەبوو باوەڕ بکە ئەمن بەو قەنەعاتەمە ئێران هێزی خۆی دەینتە ناو عێراق يعني ئاشکرا دەینتە ناو عێراق چکو مەسلحەتی ئەوەیە چکو ئەوڕۆ عمقێکی استراتیژی ئیران عێراقە و ئەو شیعانە لە بەغدایەوە بگرا حتا دەچێت سەر شیعانە شیعەش ئەوڕۆ قەزیە ئایدۆلۆژی لەکری فکری شتێکی گرنگە لەکنی چەمبلێ گرنگە ئەخە بەڵام ینی کێشەکە ئەوەیە کاکسامی بوورە قسەکەش پێبڕم ینی بەشێکی شیعە لە عێراق یعنی لەگەڵ ئەم هەژمونگەراییە و ئەم بەرژۆندیانی ئێران ئێسەیەک ناگرێتەوە ینی ناکۆکن بە تەواوەتی آخر قضیە شیعە ئەوڕۆ خەتێک داخل بووە خەتی عروبی داخل بووە ناوی خەتی عروبی ئەوە تقریبا تیار سەدری و مقتەدا سەدر خەتێکی عروبی هەیە يعني ئەوڕۆ منطقەی خەلیج دەوری هەیە ئیمارات و قەتەر و سعودیە دەوری هەیە لەو مۆزوعی يعني تو ملاحظە بکەی تیار سەدری بين فترة وفترة زيارتي كويت دكت زيارتي سعودية دكت زيارتي قطر دكت نظام ملاحظة كردية كإعلاميين يعني لينجي عروبي هي أو كابرايا واللينجي عروبي لو ما زور خطرة لو هريمي كردستان زور خطرة دبي زور آيغين لو موضوعي يعني أجر بيتن تيار صدري حكم بك مطلق لعراق بخواي كياني کوردی نامینی سەرکردایەتی سیاسی کورد دڵچیان بۆ مەترسیە کردووە کاکسامی والله ئەوە نازانم یعنی تو قەزیەکە تورکیەیە ئەوەیە تورکیە ینی ئێستا تو قەزیە پەکەکە تورکیا هجووم دەکات لە هەرێم دەداتن لەوەی دەداتن بەس پەکەکە ئێستا بەعض فەسایلی هەیە مەعاش لە حەج شعبی وەردەگری يعني زين او تناقض بينما تركيا لا ضمن تحالفي اويا ضدي اويا تشبيدلن روسيا لقى روسيا ايران تركيا يكن دانشتني انا اويا لسقطي كردي سوري يعني او موضوعك ليره ضحيه عراق اما ضحيه ئەو سرعە دەبین ئەمە باوەڕ ناکەم ئێران دەستی هەڵگری لە عێراق مطلقاً هەڵناگریتن و ئەگەر بێتە حەدەک ئەمن لۆ دەڵێم ینی گەیشتە لوتکەی قەزیەی تیار سەدری ئەمن وا دەزانم قواتی دێنتە خوارێ ئەگە قواتیشی نێنە خوارێ فەسایلی موالي لبو إيران كفصائل الموالية بقرا أي مقاومة يعني خراب ده قومية العراق من أول تصوري منها إيران راوناسي لو بس إيران انتظار ذكاء عزبا إلى متى يعني التيار دستبيشوا ودوري حكومة شاورو دورة شيء ضعيفة خذ ثاني منتهي الصلاحية سنية ناتاني يسبك يعني أو قواتي أواي جماور هاتنا ومنطقة خزرات چی پێ نەکرا زۆر جاری شەف حکوومەتە کاربڕێکەرە یعنی ئەو تا بە تاوانبارەکرێ بە بێلایانی لە قەڵم نایەن ینی تەرەفژیریان کردووە هذه طبعا يعني خويستا زور اتهامات هي ككاظمي لاينجري اويا مقتدى صدره او اللي رمى اشكالك اللي بعدين بس اما ترسمان اويا يعني برشكي او اجر نگاتا كردستان هو دارم او بي زور باش امد دوا سرنج وتي كاكسامي بزانم يعني بيجبيني چي بوم دوخي عراق وكو دواوته والله بيجبينم اويا دبي برلمان دانشيتن حكومة شي وقتي تشكيل كاتن
یان ئیتفاق بکەن لەسەر کازیبی بڕاتنەوە وەزانم مقتەدا موافقە لەسەر ئەو مۆزوعی کازیم ببینێ لە بۆ فترەك 6 مانگ ساڵك و عادەی نظامی قانون انتخابات بکرێتن جاریشکە و ئەمە لەگەر ئەگەر یەک باز نەبیتن باشترە لە بۆ کوردەواریش قەزیەی کوردیش ئەو باشترە ئەو قەزیەی مناطقی زەرر يعني ئەمە زەرر دەکەن لە مۆزوعی و هیوادارم مقتەدا يعني سەقفی ئەوەندە بەرز نەبیتن يعني ئەتو نظامی سیاسی بگۆڕم خۆم بێمە وەک ئامون حکم بکەم ئەوە يعني ئەوە قبول ناکرێ هیچ قبول ناکرێ هیچ لایەنە قبول ناکە ئەوی تەئیدی مقتەداش بکاتن لەو مەرحەلەی دەگەڕێتەوە پەشیمان دێنێت. دەست خۆشکاکێ سامی دکتۆر جەلال وەکو شارەزای کاروباری عراق دوا سەرنجت. بارودۆخی عراق بەرەو خراپترە ڕوە لە ئێستاە بەو هیوایە کە بارودۆخی عراق تا ڕادێک سیاسەکانمان لی تێبگەن کە زۆر حساسە ئەوەش گرنگە هەمان پرسیارکە لە کاکسامیشت کردیانی قەزیەوەی ئایا کورد ئامادەیە بۆ ئەوە بەداخەوە تا ئێستا پێم وانێ کورد ئامادە بێت چونکە لە زۆر حاڵەتا بینیمانە کە حاڵەتی حساس بوون و هەستیار بوون کورد ئامادە نەبووە بۆی هەر بۆ نمونە لە ڕێفراندۆمەکە ئەوەی کە ڕوویاوە بوو کە سەرکردایەتی کورد لە دوای تەسریح حاڵن ئێمە تەسەورمان نەکردووە کە ئەم هێزە بێتەوە سەرمان جارێکی تر یعنی بەداخەوە لە حاڵەتە ئاسایی و نەئاسایەکانە کورد زۆر کەم ئامادەیە بەو هیوای کە عراق استقرار وەربگرێ سەقامگیری سیاسی هەبێت چونکە لەگەڵەوەی عراق سەقامگیر بێ حتمما هەرێمی کوردستانی زیاتر سەقامگیرە بێت. سپاس بۆ دکتۆر جەلال حەسەن شارەزای کاروباری عراق کە لە سۆدۆ لەگەڵمان سپاس دەکەم. هەروە سپاس بۆ کاک سامی شەبە گەندامی خولی پێشوێن انجومەنی نوێنەرانی عراق کە بۆ سپاسەوە لە سۆدۆکانمان لە شاری ئەولێ لەگەڵمان سپاس دەکەم. بەڵێ بەرنامەی شەوی پانۆراماتان پێشکەشکە بینەرانی بەڕێز هەمیشە ساغ و تەندروست باش خواتان.